لە دوای ئاشکراکردن و ڕاگەیاندنی حاڵەتێکی نوێی هەڵگری ڤایرۆسی کۆڕۆنا لە چەمچەماڵ بەرپرسانی تەندروستی سنوورەکە دەڵێن دۆخەکە زۆر ترسناکە و خەریکە لە کۆنتڕۆڵیان دەردەچێت ئەوەش بەهۆی ئەوەی تا ئێستا نازانن سەرچاوی توشببوونی هاوڵاتیەکە لەکوێوەیە چونکە سەردانی وڵاتانی دەرەوەی نەکردووە و کەسێکی کۆمەڵایەتیش بووە کە گومان دەکەن سەدان بەرکەوتەی تری هەبوو بێ بێگومان ئێمە پشت ئەستورین بەو داتا زانستیانەی کە لە بەردەستمانایە بەڕاستی بۆ نمونە ئەو بەرکەوتەی دوێنێ ئێمە لە دوای ئەوەی کە حاڵەتەکە ڕاگەندرا تیمەکانی ئێمە زیاتر لە 50 سامپڵیان لە بەرکەوتەکانی وەرگردووە لەم 50 کەسە ئێمە گومانەکەین لەواچێ حاڵەتی تری پۆزتیڤ هەبێ بەڕاستی و ئەمانەی تریش بە هەمان شێوە باگەراوندی تریان هەبێ و حاڵەتی تری پۆزتیڤ لە ناو کۆمەلگایە هەبێ. ئەو کەسەی هەڵگری ڤایرۆسەکەیە تەمەنی 35 ساڵە و فەرمانبەری حکومیە بەهۆی نەخۆشکەوتنی ئەندامێکی خێزانەکەیان سەدان هاوڵاتی ناوچەکە و خزم و کەسە نزیکەکانی سەردانی ئەو ماڵیان کردووە ئەوەش گومانەکانی توشببوونی خۆیان و گواستنەوەی بۆ کەسانی دی زیاتر کردووە. لە ئەمڕۆ ئیجراتەکەمان تونتر بووە هەر ئۆتۆمبیلێک لە دەرەوە بینێ جگە لەوانەی کەەوە مەعانین بە ئیشەکەەوە کەواتە ئەوانەی کەەوە لە هێزەکانی ئاسایشی ناخۆیە لە تەندروستین کەوا ڕێگە پێدراون هەر ئۆتۆمبیلێک بژیرێ دەستی بەسەرا ژیرێت و بڕی 100,000 غرامە دەکرێت و سیارەکەشی دەکرێتە ژوورەوە بۆی ئیجراتەکانمان تونکی کردوتەوە. سەرباری قەدەغەی هاتوچۆ بەڵام تا ئێستا بەشێک لە هاوڵاتیان بەردەوامن لە هاتوچۆکردن بە ئۆتۆمبیل و بەرپرسانی تەندروستیش دەڵێن وەک پێویست قەدەغەی هاتوچۆ لە سنوورەکە نەخراوەتە بواری جێبەجێکردنەوە ئەوەش ڕێگە خۆشکەری زیادبوونی حاڵەتەکانە. سەرۆکی لیژنەی ئەمنی قەزاکەش دەڵێت جگە لە هێزانیەکانی خۆیان بەشێک لە هێزی پێشمەرگیان لە ناوچەکە بەڵاو پێکردو و ئیجراعاتەکان قورسر دەکەنەوە. لەگەڵ گۆڕانکاری بارودۆخەکە ئێمە ڕێکارەکان تونتر دەکەین وەخوا نەخواستە حاڵەتی تر پەیدا بێت ناچارین ئیجراتی زۆر تونتر وەگەر خەڵک لە دەرەوە ببینین بیگرین بیدەین بەدادگا و لە ڕێگەی داواکاری گشتیەوە دۆسیەکانیان بجوڵێنین. تا ئێستا لە سنووری قەزای چەمچەماڵ 3 کەس هەڵگری ڤایرۆسەکەن دوانیان منداڵی تەمەن 4 ساڵانە لە ناحەی تەکێ و هاوڵاتیەکیش لە ناوەندی قەزاکەدایە دایان هاوڵاتی تریش پشکنینیان بۆ کراوە و تا ئێستا ئەنجامەکانیان ئاشکرا نەکراوە. ڕزگار جەبارێن ئارتی چەمچەماڵ.